جێبەجێکردنی ستەمی لامەرکەزیەت بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستان لە ئێستادا لەلایەن ژمارەیەک لە پارێزگاکانی هەرێمی کوردستانەوە وەک چارەسەرێک بۆ دەربازبوون لە قەیرانی دارایی هەرێمی کوردستان تەماشای دەکەن. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای هەولێرش ئاماژە بەوە دەکات جێبەجێکردنی ستەمی لامەرکەزی لە پارێزگای هەولێردا پێویستە بەر لە هەموو شتێک ئەنجومەنی پارێزگای هەولێر کارە بکرێت، چونکە پەککەوتنی ئەنجومەن بۆتە ڕێگریەکی گەورە لە بەردەم ئەو سیستەمەدا. دوو کەم و کوڕی لێرە هەیە. یەک، ئەنجومەنی پارێزگاکان کارانین لەبەر ئەوەی ئیرادەیەک هەیە لە دەرەوەی ئەنجومەن نایەنەوەی ئەنجومەنەکان کارابن، لەبەرەوەی کارابوونی ئەنجومەنی پارێزگاکان بە مانای سیستەمی لامەرکەزیەت جێبەجێکردن دێ، ئەوەش تاکەی دۆلارەکان تاکەی فەرمانبەران دەتواندرێت لێیان بپرسرێتەوە کە ئەوەش دیارە فەرمانڕەوای ئەو وڵاتە نایەوێ ئەو کارە ئەنجام بدرێت. خاڵ یەکەم. خاڵی دووەم، پێویستمان بە هەموارکردنەوەی یاسای ژمارە 3 ساڵ 2009 پارێزگاکانی هەرێمی کوردستانە. هەر سەبارەت بە جێبەجێکردنی ستەمی لامەرکەزیەت بۆ پارێزگای هەولێر ئەندامێکی ئەنجومەنی ئەو پارێزگای ئاماژە بۆ دەکات ئەگەر ستەمی لامەرکەزیەت وەک دابەشکردنی پۆستەکانی پارێزگای هەولێر بێت و قۆڕەکاری تێدا بکرێت، ئەوە ئەو سیستەمە لە پارێزگای هەولێر جێبەجێ نەکرێت باشترا. بەڵام بەمەرجێک هەولێر فەرقی هەیە لەگەڵ سلێمانی. فەرقەکەشی ئەوەیە کە سلێمانی با بڵێن حکوومەتێکی خۆجەیی بنکەفراوانیان پێکێنایە کە هەموو حزبەکان تێدا مشارەکن تێدا، بەڵام بەداخەوە هەولێر تێدا حکوومەتەکە با بڵێن بنکەفراوان نییە تا ئێستا لایەنەکانی تر بێبەشن لە پۆستی حکوومەتی خۆجەیی و ئەگەر بکرێ لامەرکەزیەت بۆ شێوەیە جێبەجێبی ئەگەر هەموو ڕەنگەکان و هەموو دەنگەکان تێدا کۆ ببنەوە لەو حکوومەتە خۆجەیە، ئەو کاتە لامەرکەزیەت بە کارێکی یەکجار باش و یەکجار سەرکەوتووی دەزانم. بەهۆی قەیرانی دارایی هەرێمی کوردستان و لە ئێستادا ژمارەیەک لە پارێزگاکانی هەرێمی کوردستان داوای جێبەجێکردنی ستەمی لامەرکەزیەت بۆ شارەکانیان دەکەن بۆ لەو ڕێگایەوە و پشتبەستن بە داهاتی ناوخۆی پارێزگاکەی کێشە داراییەکانی پارێزگاکەی چارەسەر بکات و لەگەڵ ئەوەش دەموچەی فەرمانبەرانی پێدابین بکات لەگەڵ درێژەدان بۆ پرۆژە خزمەت گوزاریەکانی. سیروان حوسێن، کورسان نیوز، هەولێر.